ڕێڤەبەرێ گشتیە نەخشەدانانە ئاڤادانیە لە وەزارەتە شارەوانیە دکتۆر چواس عەبدولهادی لەگەڵ مێ زیاتر لەسەر بێ پرسێ ڕابواستن. دکتۆر دەم باش و سپاس بۆ ئامادەبوونەوە. زۆر سپاس بۆ کەناڵەکەتان. دەمەکە هەنکە ئامادەکاریە بە نەزبارم دەک شارەوانیە پشەڤژی دووژی داوامکردنە ڕوژا ئینی دەژی داوامکردنە ji بوو و لیستە بێن ئامادەکردن ناو بێنە ئامادەکردن نەخشە بێنە ئامادەکردن گەشتنە چ؟ زۆر سپاس بۆ کەناڵ 24 بۆ گەیاندنی ئەمە هەواڵە بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان و بە فەرمانبەران. طبعا لە دوای دەرچوونی بڕیاری جەنابی سەرۆک وەزیران لەبارەی دابەشکردنی زەوی لە ماوەی کەمتر لە هەفتەیەک وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار ڕاستەخۆ دەستی کرد بە گرتنەبەری ڕێکاری پێویست بۆ جێبەجێکردنی ئەم بڕیارە. طبعا هەر لە 2 سواری 2024 مانگی ڕابردوو یەکەم کۆبوونەوەی لەم بارەیەوە کرد بە سەرپەرشتی بەڕێز وەزیری شارەوانی و گەشت و گوزار و ئامادەبوونی بەڕێوەبەری گشتی شارەوانیەکان لە هەرێمی کوردستان سەرۆکی شارەوانیەکان لە هەرێمی کوردستان و ڕاوێژکارانی ناو وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار. لەو کۆبوونەوەیەدا کۆمەڵێک ئەو پێشنیار و ئەو ڕاستپاردانەی کە لەلایەن هەموو بەڕێزان هەبوو تاوتوێکرا خرانە ڕوو و هەو ئاستەنگیانی کە پێشبینی دەکرێت لە جێبەجێکردنی بڕیارەکە بێتە پێش بۆ ئەوەی هەر لە سەرەتاوە چارەسەری گونجاویان بۆ هەبێت. دوای تێپەڕبوونی مانگێک بەسەرەوە کۆبوونەوەیەدا هەفتەی ڕابردوو ڕۆژی پێنجشەم کە دەکاتە 9 پێنجی 2024 کۆبوونەوەی دووەم بە سەرپەرشتی بەڕێز وەزیری شارەوانی و گەشت و گوزار ئەنجام درا. لەو کۆبوونەوە بەرەو پێشتوونی زۆر باش هەبوو لەلایەن ئەو بەڕێزانی کە ئامادەبوون لە سەرجەم بەڕێوەبەراتە گشتیەکانی شارەوانەکان لە هەرێمی کوردستان و سەرۆکایەتیەکانی شارەوانی لە هەرێمی کوردستان. طبعا ئامانجە و کۆبوونەوەیان ئەوە بوو کە بڕیارەکە بەفعلی بچێتە بواری جێبەجێکردن و خەتەواتی عەمەلی بگیرێتە بەر. هەر بۆم بەبەستە لەسەر ڕاستپاردەی بەڕێز وەزیری شارەوانی و گەشت و گوزار سەرجەم لایەنە پەیوەنددارەکان لە وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار ڕاست پێدران کە لە ماوەی هەفتەیەکدا سەرجەم ئەو پێشنیارانی کە هەن بۆ دیاریکردنی زەوی بۆ ئەمە بەستە بە مەبەستی دابەشکردنی بە پێی بڕیارەکە ئامادە بکرێن لە سەرجەم شارەوانەکانی هەرێمی کوردستان. باشە دێ هەفتەیەکی دەتینە ئامادەکەمەوە بێ هەفتەیەدا بەردەست دەبن ژیناکە دنیاوایە پێش هەیە کەنگی دەبە دیارە دێ ئامادە ببن هەمیت وەختی خوددا. بەڵێ ئەو هەفتەیە طبعا و هەفتەیەک لاکەروی بۆ وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار بەپێی ئەوەی کە سەرجەم ئەو شارەوانیانەی کە ئەو بڕیارە شمولیان دەکات کە زەوی دابەش بکەن بەسەر فەرمانبەراندا دەبێت بەکردداری ئەو شوێنانی کە پێشنیار دەکرێن بۆ دابەشکردن چ لە ناو سنووری شارەوانی بن بۆ مەبەستی نیشتەجێبوون دیاریکرابن و ئەگەریش بەردەستیش نەبێت لە ناو سنووری شارەوانی هەنگاوی پێویست بگیرێتە بەر بەپێی یاسا و ڕێنمایی بۆ فراوانکردنی سنوورەکە. طبعاەوەی جێگای خۆشحاڵیە هەندێک لەو شارەوانیانە لە ئێستادا خۆیان ژمارەیەک زەویان هەیە بەردەستە بۆ جێبەجێکردن لە ئێستادا. ژمارەك لە بەردەستمان هەیە بزانین چەندە چەند شارەوانی بە تەواوی دەتوانن بڵێن زەویان لە بەردەستە کێشەیەک لە بەردەمدا نیە چاوەڕوانم بوونەکی دیکە هەبێتن تا هەندێک زەوی دیکە بکوژێنێنەوە بۆ ئەم برسە. بەڵێ خۆی جێبەجێکردنی بڕیارەکە پێک دێ لە کۆمەڵێک هەنگاو هەنگاوی یەکەمیان ئەوەی کە پێویستە لەلایەن وەزارەتی شارەوانی بگیرێتە بەر دیاریکردنی زەویە لە هەمان کاتدا دیاریکردنی ئەو ڕێکار و ڕێنمایانەیە کە زەویەکانی پێدا بەش دەکرێت. طبعا ئەوەی یەکەمیان ئەوەی دومیانی ئەنجام داوە هەر ڕاوێژکارانی وەزارەتمان فەرمانگەکانی ناودیوانی وەزارەتمان ڕێنمایەکان ڕێکارەکان ئامادە کردووە چۆتە ئەنجومەنی وەزیرانی پرۆتاتوێکردن دوای پەسەندکردنی و دوای گەیاندنی سەرجەم ژماری ئەو فەرمانبەرانەی کە ئەو بڕیارش دەیانگرێتەوە لە سەرجەم وەزارەتەکان و فەرمانگەکانی هەرگریان ڕێنکارا بزانە خوتواتە دوێە پێنگاوا دوێ ئەو ژاتە دەست پێکردن چه هەرگریان لەخوا دەگرێت ئەو ژ بۆ بینەر و بیسەران تایبەت فەرمانبەران گرنگە بزانن. بەڵێ ڕێکارەکانی دابشکردنی زەوی بەسەر فەرمانبەران ئەو فەرمانبەرانی کە شایستن و ئەو بڕیارە دەیانگرێتەوە ئامادە کراوە لەلایەن وەزارەتی شارەوانی لە ئەنجومەنی وەزیران تاوتوێ کراوە پێشبینی دەکرێت لە ماوەی چەند ڕۆژی داهاتوودا پەسەند بکرێت لە وەقاعی کوردستانیش بڵاو ببێتەوە. طبعا لە دوای بڵاو بوونەوەی ئەو وەختە زۆر بەرچاوڕوونی زیاتر دەبێت لەبارەی ئەوەی کە ژماری فەرمانبەری شایستە لە سەرجەم فەرمانگەکانی هەرێمی کوردستان چەندن. بە تەخمینیشمان نییە بزانین چەندە ئێستا حالێن ئێستا ژمارەکە لەبەردەست نییە لەبەرەوەی تا ڕێکارەکە دەرنەچێت بە تەواوی یەکلا ناوێتەوە. کەواتە لە ڕێکارەکە لەش ئەوەش ئاشکرا نەبووە بزانین کێ خودگریتن مەرد چنە ئەو فەرمانبەرێک و ببیتە خوددان زەویەک. بەڵێ بەپێی بڕیاری جەنابی سەرۆک وەزیران مەبەستەکە ئەوە بووە کە سەرجەم فەرمانبەرانی ئەوانی کە سوودمەند نەبوونە ئەو بڕیارە بیانگرێتەوە. ئەمانجەکە لێرە ئەوەیە و ئامانجی وەزارەتی شارەوانیش ئەوەیە هەتا بتوانێت سەرجەم ئەو فەرمانبەرانی کە ئەم بڕیارە دەیانگرێتەوە کە سوودمەند نەبوونە لە ڕابردوودا
شایستن زەویان پێ بدرێت بەڵام حتمما ئەمە خویە بەڵێ وەکی خویە هەمیین کە سوودمان نەبوونە سوودمان بن دوێ قۆناغێدا بەڵێ بەڵام لێرەدا لە دوای پەسەندکردنی ڕێکارەکان حتمما ئەمە لەوانەیە پێویستی بۆ بکرێتە قۆناغبندیەوە مثلەن لەوانەیە لە قۆناغی یەکەم تەنها ئەو فەرمانبەرانە بن کە لە پێشینەی زیاتریان هەیە دوای قۆناغی دواتر بە هەمان شێوە ئەم قۆناغبندیش تەمان بەپێی ئەوە دەبێت کە ئەو فەرمانبەرە چەند خاڵی دەبێت لەوەی کە شایست دەبێت خزمەتی بڵێ زۆر بابەتی ترە لە چەند خێزانداریان نییە ژماری خێزانی چەندە کۆمەڵک خاڵی هەیە چاوەڕێ دکن کەنگی ئەفریقانەیەک ئالی ببن هەرە دوای پەسەندکردنی بڕیارەکە لە ئەنجومەنی وەزیران و بڵاوکردنەوە لە وەقایعی کوردستان دیارینەکەی ئەنجومەنی وەزیران لەسەر ڕوودنە بەڵێ دانیشتن و تا توێش کراوە باشە تا پێشبینی دەکرێت لەسەر ڕۆژی داهاتوودا ئێش بڵاو بکرێتەوە بەڵام وەزارەتی شارەوانی هەنگاوی پێویستی ناوەتە گرتوتە بەر بۆ ئەوەی کە لە ئێستاوە زەویەکان ئامادە بکات ئەو زەویانی کە ئامادە دەکرێت ئەگەر زیاتریش بێت لەو ژمارەی کە پێشبینی دەکرێت هێشتا باشترە بۆ وەزارەتی شارەوانی بۆی بۆ پرۆسەیە دواکەوتن بەخۆی نەبینی بێت شێوەیە باشە ئەف پرۆسە پێتان وایە لە ئەنجومەنی وەزیران پێنگاوا دوێ و پێنگاوا یەکی کوونها لە شارەوانیە و دەستنیشانکردنا زەویان چەند دەم پێ دچیانی فەرمانبەر هەیە دەبێشن ئەسخوازم بزانم دەکەنگی وەرگرم بەڵێ تقریبا تخمینەوە ئەمە کە بۆ جێبەجێکردن ئەم بڕیارە باس لە سەر تاسەری هەرێمی کوردستان دەکەین باس لە سەر زەم پارێزگا و ئیدارە سەربەخۆکان دەکەین طبعاً دۆخی ئەو شارەوانیانە لە ناوچە جیاوازەکان جیاوازە هەندێک شارەوانی هەیە ئامادەکاری باشتری هەیە و خێراترە هەندێک هەیە لەوانەیە پێویستی بەوە هەیە هەتا زەویەکان دابین دەکا و بابەتی کوژانەوە و بابەتی قەرەبووکردنەوە ئەوانە دەبێت پێویستی بە ماوەیەکە بێت بەڵام ئامانجی وەزارەتی شارەوانی وێ لەم چەند مانگەی داهاتوودا ئەم پرۆسەیە بە فعلی دەست پێ بکرێت و فەرمانبەری گرێبەست گەلێک جواب پرسیدەکان بێژن ئەی ئێمە بێگومان ژێ وەڵامێ دەستمەکەت قۆناغ بە قۆناغ یەک و زیاتر خزمەت هەبیتن ئەو دو قۆناغت پێشدا بن بەڵێ وانە بێژ و گرێبەست و ئەوانە وان لە خۆ ناگریتن و سوودمان هەروەک ئشارەتم پێدا ئاماژە بڕیارەکە ئەوەیە سەرجەم فەرمانبەرانی حکوومەتی هەرێم بگرێتەوە بە فەرمانبەری هەمیشەی بە فەرمانبەری گرێبەست خوانە بێشش بە هەمان شێوە بەڵام لێرەدا دووبارە دەچنە ناو بابەتی قۆناغبندێکە ئەوەی کە ئەولوێتی هەیە حتمما وێرێ وازەحترە قۆناغبند دواتریش لە دوای دەرچوونی ڕێکارەکان لە ئەنجومەنی وەزیران بڵاوکردنەوەی لە وەقایعی کوردستان بەرچاوڕوونەکە زیاتر دەبێت بۆ وەزارەت دکتۆر ئەو ژێک ئالی نەبووە مەساحە ڕووبەرێوان زەویان چەند بیتن بەپێی دۆخی شارەوانی دەگۆڕێت چکم لە ئێستادا ژماری دقیقی ئەو فەرمانبەرانی کە شایستن لە بەردەست نییە بۆیە لەوانێ لە شارەوانیەک ژمارەی ئەو فەرمانبەرانە زۆر بن لە شارەوانێکی تر کەمتر ئەو کات ڕووبارەکەی کەمتر دەبێتن بەڵێ جیوازی دەکرێت بەڵێ بۆ مثال بۆ نمونە با بڵین پێشبینی دەکرێت کە سەرۆکایەتی شارەوانی هەولێر ژمارەکەی لە شارەوانەکانی تر زۆرتر بێ بە حکومەوەی کە پایتەختی هەرێمی کوردستانە ژمارەی زۆرتر فەرمانبەران لە فەرمانگەکانی ناو شاری هەولێر داوام دەکەن کاتە ڕووبەریان بچووکتر دەبێت لە هەولێر وەربگرن نانا ڕووبەر بۆ ئەم ڕووبەر دیاری کراوە چەندە ڕووبەر دیاری کراوە کە بۆ هەمووان لە هەر شوێنێک بێت لە 200 متر کەمتر نابێت 200 متر کەمتر نابێت بڵێ گەلێک باشە و پشتی وێ حڕێکار کەسەکە بێت بفروشیتن زەویاخوا بەڵێ ئەو فەرمانبەری بەڵێ ئەو فەرمانبەری کە زەوی وەردەگرێت مافی خۆیەتی و دەبێتە مڵکی خۆی ترەوە ئازادە ڕێبەرێ گشتی نەخشەدانان ئاوادانی لە وەزارەتە شارەوانی دکتۆر چواس عەبدولهادی گەلێک سپاس بۆ بان زانیاریان و وەختێ تەدایەمە دکتۆر سپاس بەوەش مەمنون